هەشت کە ئەکاتە ڕۆژی پشیلەی جیهانی ئێمە ئەم بوونەیەمان دانا کە ناوی میاو شوێ نوسخەی دووەمیەتی تەمام ئێمە وەک مۆڵۆف کەرکووک ئەمە نوسخەی دووەمە لە میاو شۆ پارێکە کردمان پێش ساڵێ کردمان ئەنجا ئیمساڵ حەزمان کرد دووبارەیکردنەوە لەبەرەوەی پارێکە خەڵکێکی زۆر هەوادارێکی زۆری هەبوو پشیلەیەکی زۆر بەشداری کردبوو ئێمەش بە مناسبەی ئەوەی هەشت کە ئەکاتە ڕۆژی پشیلەی جیهانی ئێمە ئەم بوونەیەمان دانا کە ناوی میاو شوێ نوسخەی دووەمیەتی تقریباً 240 پشیلە ڕیجستریشنی کردو یعنی تەسجیلی کردو لە لامانە ئەلەوەیە وەجبەیەکمان هەبوو مشارەکە ئەکا بۆ جوانترین پشیلەی سۆشیال میدیا کە خەڵک تەسویتی بۆ ئەدا بەر لەوەش وەجبەکەی ئەوەی تریش دێن لێرە نمایشی خۆیان ئەکەن پشیلە لە جنەیەکمان هەیە لە جنەی حەکەمە کە بڕیار ئەدەن ئایا ئەم پشیلەیە لە ڕووی سلوکیاتیەوە هەڵسوکەوتیەوە لە ڕووی سەحەتیەوە کە دەستەی پشیلەکە ئەبێت و ئەزانی ئایا ئەمە سەحەتی باشە شێوەی توک هەڵوەرینی بڕیار ئەدەین لەسەر ئەوە جوانترین پشیلەمان ئەبێ لەگەڵ دوو وەسیفی ئەبێ بەڵێ دیاریمان بۆیان حازر کە دیاری زۆر جاران بۆیان حازر کە ئینشەڵڵا کە لەگەڵمانە بێن ئەتوانن بزانن چ دیارێکمان بۆیان حازر کردووە.